بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بە سەردانی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغداد و گەیشتنە ڕێکەوتن لەگەڵ لایەنی عێراقی بۆ ئەوەی کە موچە و شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان بنێرن گفتوگۆی زیاترەکەم بە میوانداری بەڕێز غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە ڕانیە لەگەڵمانەکە. غەریب سڵاوت لێبێت، جارێکی دیکە حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی ناردۆتەوە بەغدا. دیارە خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە ئەم وەفدە بە ڕێکەوتنیشی کۆتاییەوە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و موچە و شایستەدارایەکان بگات. ڕای جەنابتان وەکو ئەندامیشی ئەنجومەنی نوێنەران پێتان وایە ئەم جارە وەفداگەنە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و بەغدا ڕازگۆی لەگەڵ هەرێمی کوردستان؟ بەنای خۆی گەورە میهرەبان، دیارە ئەم پرسەیەکە ئێستا لەگۆڕ ڕێ بێگومان زەمنێکە خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێیەتی و دوای ئەوەی کە بودجەی عێراق لە پەرلەمانی عێراق پەسەند کرا و ئاڕاستی سەرۆکاتی کۆمار کرا و لە سەرۆکاتی کۆماریش بە کەمترین کات واژوو لەسەر کرا و ئیحالەی سەرۆکاتی ئەنجومەن وەزیران کرا. ئیتر لەو کاتەوە خەڵکی هەرێمی کوردستان بەتایبەت چاوەڕێی ئەوەیە کە یاسای بودجە یاخود ئەوەی کە ڕەبتی بۆ وەزارەتی دارایی عێراقەوە هەیە میزانی عێراق و لای شەندە هەرێمی کوردستان تەفعیل بکرێت و لەو چوارچێوەشدا موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە ئەم میزانی زەبەلاحیکە لەم ساڵی ئێستای عێراقدا بوونی هەیە بستە بواری جێبەجێکردن. بینیمان کە ئەوان کۆمەڵێک بیانوان هەیەنانە پێشەوەی کە لایەنی عێراقیە بێنووی ئەوەی کە ئەوان کۆڵی ناکەن لەوەی کە لە ئیتفاقی سیاسی لە چوارچێوەی ئەوەی کە ئەم ئیتاڕەیە کە هەیە چوارچێوەی هاوکمانی ئیداری دەوڵەت کە بێگومان کۆی لایەنەکانی بەشدار بوو لە پەرلەمان و لە حکوومەتی عێراقی مشارکن لەم هەیئەتە لەوێدا ئیتفاقی سیاسی کۆی لایەنەکانی لەسەر کراوە لەسەر ئەم خاڵانەی کە ڕاگەندرا لە ڕاگانەکان و لە واقعی عێراق بڵاو کرایەوە ئەوان لەو ڕەنگەوەی ئیشکالێک پیشان نادەن کە لایەنی عێراقی بیان وایە کە بەڵێ مولزەمن بۆی کە و ڕازین بۆی کە خاڵ بە خاڵی ئەم ئیتفاقە سیاسی کە هەیە لە نێوان لایەنە عێراقیەکان بۆ کۆی شیعە و سونە و کوردەوە ئەوان متەفیقن لاریان نیە، بەڵام لە بواری فەنیەکەی کە بواری ئیداری و حسابەکەی پیان وایە کە ئیشکال هەبووە لە چەند هەفتەی ڕابردوو یاخود مانگی ڕابردوو کە چەندین جار شاندی هەرێم دەکرێت لە نیشاندەکان هەم شاندی تقریباً توانیویتی هەردوو لە پیشان بدات، هەم گزارش لە کۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەمیش گزارش لە نەتوانێت بە تەواو حکوومەتی هەرێمی کوردستان بکە. فی کولی ئەحوال هەردوو شاندەکە ڕۆشتووە، بەڵام زیاتر ئەم شاندی ئەم جاریان کە ڕۆشتووە شاندێک بووە دەتوانین بڵێن شاملتر و کاملتر بووە. کاک ئاوات و کاک دکتۆر ئامانجووی تر دکتۆر ئومێد ئەوە تقریباً ئەتوانرێت پێیان وتە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆی لایەنی ئیداری و حسابی و بۆ جێبەجێکردنی ئەم ئیتفاقە سیاسی کە هەمان بووە لە کاغەریب هیچ کێشە لە شاندەکان هەیە کە ئەچنە بەغدا یاخود کێشەکە بەغدایە، ینی هەر جارە و بە بیانوویەک دێتەوە بەرامبەر هەرێمی کوردستان و موچە و شایستەدارایەکان نانێرە، چکەوە دوو مانگە خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێیە تاوەکۆم ساتە هێشتا موچەی مانگی حەوت لە هەرێمی کوردستان دابەش نەکراوە. بەڕاستی شاندەکان کە ڕۆشتونە هەمووی ناتوانم منۆ خۆم ناتوانم بڵم هەموو شاندەکان کە ڕۆشتونە تەواو گزارشتی لە پێکاتی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. ئێستا ئەم شاندەی کە ئیتر دوا شاندەکە ڕۆشتووە ئومێد دەکەین کە دوا شاندیش بێت لە گفتوگۆ بتواندرێت بگەنە بنبەس لە حیواردا و شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەوەی لە ڕابردوودا تر بۆنی شاندی حیزبی لێ هەتا ئەوەی کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بێت. لە عمومدا ئەوەی کە چەندین گەڕی سەدانیان هاتە پێشەوەوانە نتواندرا ئەم بەدحاڵی بوونەی کە وجودی هەیە لە ناوان ئەم دوولانی کە بەغدا هەولێرە تەمشە بکرێت بە بێنووی ئەوەی کە لایانی بەغدا لایانی کەم بێنووی ئەوان هەبوو کە ئەوان 2 تریلیۆن دیناریان داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە سلفە پێویستە پاکتاوی ئەم 6 مانگی ڕابردوو ئاراستەی حکوومەتی بەغدا بکەن. چەندین جار ئیتر ئەم شاندە ڕۆشت و هاتو ئەوە و ئیتر تا دوایی مقنع نەبن بۆی کە لەسەر ئەم وەرەقی کە ناوی پاکتاوە دراوە بە حکوومەتی عێراقی مقنع نەبوون کە مقنعمان بێگومان وەڵامیان ئەوە بۆ شێوە نابوو. ئیتر حەدەث هاتنە پێشە لەو چەند فترەی کە هات پێشەوەی کە گەشتە ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان لەم جۆرە لە گفتوگۆ بێ ئومێد بێ، بەڵام هەردەم ئێمە لە نیشتیمانی کوردستان بانگوازیمە ئەوە بۆ کە دەبێت ئێمە وەکو لایەنی کوردی ملزم بین بەم ئیتفاقیەکە لە چوارچێوەی هاوکمانی ئیداری دەوڵەت کردومانە
و ئەوەی کە بەر هەرێمی کوردستان دەکەوێت لە پابەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا با هەرێمی کوردستان ئیتر وابەستە بێت و ئیلزام کات بەوەی دەکرێت بڵین کەم و کورتی یاخود ساردی یاخود بێنوگرتن لە هەردوو لا هەبووە تا ئەوەی پێش ئێستا کە قسە ئەەکەم کە شاندی ڕۆشتووە دەکرێت لەم بێنوەکان زیاتر سەرجوێ ئێمە دەگرتەوە ئەوان داوان کرد مەسەرەن ئەم وەک باسم کرد تەسوێی ئەم شەشوانگە ڕابردوو وەکو پێویست نەڕۆشت لەو ئەخیرانە ئیتر دواوێت کە لیژنەی چاودێری دارایی هات لە بەغداوە سەردای وەزارەتی دارایی هەرێمی کوردستانی کرد و کۆمەڵە دیداری حسابی و ئیداریکردن ئەوە تا حدێک تەمشێ حاڵە بۆ ئەوەی کە ئێستا ماوە وەک باسم کردیانی کۆمەڵێک مەلەفن کە مەلەفی سیاسی نین بەڵکو مەلەفی باشە ئێستا بۆ نمونە ئەوانەی کە جەناب دامەژی پێدەی تا ڕادەیەک کاغەریبیانی ئەمانە کێشەی هوەرین و کێشەی حسابین وەکو جەناب دەڵێ بەڵام هۆکاری سیاسی هەیە بەوەی کە لە نێوان هەرێمی کوردستان و ینی بەغدا هەبێ و بە تایبەتی ینی لە نێوان ینی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بێ بۆی کە هۆکارە سیاسیەکان پاڵنەرن بۆی کە بەغدا پابەند نەبێ بەوەی کە موچە و شایستەدارەکان هەرێمی کوردستان نەنێرێت وای نبینم ینی لێسادا نیەتی ئێستای نێوماڵی شیعە و سونە ینی گەرەیشانە ئەم حکوومەتەی کە بودجیان بۆ میزانیان بۆ 3 ساڵ هێنا پەرلەمان و دەنگی لەسەردرا گەرەیشانە کە حکوومەتی ئێستای جەنابی محەممەد شیعە سوودانی 3 ساڵی ئارام 3 ساڵی خزمەتگوزاری 3 ساڵی ڕازیبوونی خەڵکی عراقی بەخۆ بدینێت وا نبینم کە بیانەوێت ئەوان لە بێنوو بگەڕێن هەروەک چۆن ممکن یەکە لەم حاڵەتانەش سەرفی لەزەر بکەن کە پیان وە دەبێ هەرێمی کوردستان مولزم بێت بە قەرار و بڕێنەکانی ئەگەرچی لەبیریشمان نەچێت کە دوجار ئەوانیش ئیتر لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی مەزهبیەوە لە ڕووی تایفیەوە بێگومان جیاواز تێڕوانیان هەیە بۆ کارکردن بۆ ئیتر سەحبی سقەی دەنگدەران و خەڵکی خۆیان لە هەر محافظە شارێک بۆیە تا ئێرەکە هاتووە بێگومان وەک باسمان کرد کۆمەڵێک هۆکار هەبووە بەڵام هەرێمی کوردستانیش بێگومان ئەم فشارانە کا غەریب تا چەند پەیوەندی هەیە بە نزیکبوونەوەمان لە هەڵبژارنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیارە لەم ساڵدا لە عێراق ئەنجام درێ هیچ پەیوەندیشی هەیە بۆ وەکو بانگەشەیەکی هەڵبژاردن وەکو فشارێک بۆ سەر هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی خۆیانی بخۆزنەوە لێسادا ئەوان خاڵی لاواز لە خواندا نابینن لە وەقعیشدا بێگومان ڕەمبێوانە بێت ئیتر دۆخی عێراق لە مێژووی عێراق هەمومان باشە زانین کە ناکرێت هیچ کەسێکی سیاسی گرێ لەسەر تەواوی ئارامی دۆخی سیاسی عێراق بدات بەردەوام لە هەموو قۆناغەکاندا عێراق جۆرێک لە سیراعات و لە شڵەژان و لە ئیتر ئەم جۆرانەی کە بینیمانە لەم بەتابەتی لەم یەک دوو خولەی ڕابردوو بینیمان کە بە چ قۆناغای تێپەڕی بەڵام ئەوەی کە هەیە ئێستا کۆمەڵێک هۆکار هەیە کە وەکو دەڵێ سیستی دروست کرد لە ئەم جێبەجێکردنی ئەم یاسایی بودجێ یاخود ئەوەی کە پێویستە موچەخۆرای هەرێمی کوردستان بنێرێت هەم ئەوەی کە شینی ئیمامی حوسێنەوەی کە یادی ئیمام حوسێن ئەوە جۆرێک لە وەکو بڵێ پشووی هێنا پێشێ بنمونە لە پەرلەمانەوە چەند هەفتەیەکە بەم بۆنەوەیان لە حکوومەت ڕۆژانە ئەکردە پشوو ئەوە یەکێک لە هۆکارەکانە دومیشانەوەی کە هەڵبژارنی محافظات بێگومان من ناتوان بڵم وڵا کۆی لە سیاسەکانی نێو ماڵی شیعە و سونە ئیتر ئەوە دەخۆزنەوە وەکو دەفەتەشی سیاسی باسم کرد لێستا دەخوان بە وەکو لە منطەڵەقی هێزەوە خوان ئەبینن ئەگەرچی لە وەقعدا هیچ کەسێکی عێراقی لێسادا ناکرێت ئەوە خۆ بدینێ بەڵکومی دەبێت چاوەڕێ ئەوە بکە بە خزمەتەکانی و بە تێگەشتنی و بە ئەم ئەجندایەکە هەیەی لە چوارچێوەی ئەحزابەکاندا لە حزبەکەی خۆی دەبتوانێت جۆرێک لە مقنعی لە دۆخ و ئارامی بکات ئەوەی کە گرینگە ئێستا ئەوەیە کە هەرێمی کوردستان تا چەند ئەتوانێت کۆتایی بەم چاوەڕوانەی بێنێ کە هەرێمی کوردستان وەکو دەتوان بڵم وەکو شارەکانی دری عراقیش نییە بەراوردەگە لە بینی هەرێمی کوردستان و محافڵەتی عراقی بکەین لە ڕووی بینا و لە ڕووی جادە و ئیتران دەشتەوە بەڵێ هەرێمی کوردستان لە پێشە بەڵام لە ڕوانکەی ترەوە بیرمان نەچێت کە موچەخۆرانی عێراق هەموو مانگ لە 18 مانگ تا 25 مانگ و ئەوانە ئیتر موچەی خوان بە کۆی سێکتەرەکانی ئەوەی کە ناوی موچەخۆریە وەریەگرن کێشان یا دوایش ئەو سلفەوە و دەعمە بەردەوامانی کە لە کۆی وەزارەتەکان هەیە بۆیە تا حدێک ئەوان ئەم ترسان نییە بەخەت ئەوەی کە ئێستا
خەڵکی هەرێمی کوردستان لە هەر مانگ چاوەڕوانێکە ئەم مانگەش 30 ڕۆژ نەبێت بە 45 ڕۆژ بنەی بە 6 ڕۆژ و ئیلی ئاخری. ئومێد دەکەین کە ئەم لیقای ئێستا ئەم دیداری ئێستا کە دێتە پێشێت ئەم دوو شاندێکی هەرێمی کوردستان هەم شاندە باڵاکە لە ساسی وزاری هەم شاندێکی تریشان کە لە ساسی کۆمەڵی بەڕێوەبەرێکی شتێ بەرەو بەقاچن بتوانن ئەم بەدحاڵی بوونە حسابی یاخود ئیداریە بەکوتا بگەین. بەڵێ زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کە غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەخۆ لە ڕانی لەگەڵمان لەم گەشتەی هەڵسوپاس.